لە کاتژمێر هەشتی سەر لە بەیانیەوە لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان دەرگای بنکەکانی دەنگدان بەڕووی دەنگدەراندا کرانەوە بۆ ئەوەی بە دەنگەکانیان نوێنەری خۆیان بۆ 4 ساڵی داهاتوو لە پەرلەمانی کوردستاندا هەڵبژێرن. حەزمان لەوەیە لەبەرەوەی ئەمە کاتونە دەنگ بدەین گۆڕانکاریەکە بێ شتی باشتر بکرێ ئەو خەڵکە لەو قەیرانە دەربچێ یعنی بەڕاستی خەڵکەکە مژی تاوە بەس دەنگەکە پێویسترە لەوەی لە ماڵەوە دانیش هەر قوارێک و سیاسێک بێ ئەوە خۆت و ئەوەی خۆتە بەس لە ماڵەوە دانیشتن نیشانەی ساختەکاری زیاتر دەبی خەرک خاوەن بڕیاری خۆی بی چ ئەوەی لایەنش مەبەستە چاوتی خۆی بدەتن پرۆسەی دەنگدان شتێکی ئاسایە خەرک هەر کەسە بە عوڕێتی خۆی دەنگ دەدات هەر کەسەی یعنی نوێنەرێکی خۆی هەیە لە پەرلەمانێکە بەرگری لێ دەکات لەو جێگای هەر شتێکی نایاسایی بێتە لۆ کوردستان بی یعنی بەلایانی تقریبا بين أو إذا كان جزء بدين بأوانا كسانك هذا بجار بي يعني برنجاري بتقول الجزء كل حق خو معنا هركز دبيت بتشيت حق خوي بدأت تستحق أوي دنج خودك وابيتن حق خوي وربقريتر هەرچەندە ئەنجومەنی کۆمسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان چەند کاتژمێرێک پێش دەستپێکردنی پرۆسەی هەڵبژاردننی گشتی 6 بڕیاری بەپەلەی دەرکرد بۆ ڕێگریکردن لە تەزویر و خوڕوقات ڕایگای لە ڕۆژی دەنگدان ئەوەی تەنها ڕەگەزنامەی عێراقی پێبێت ناتوانێت دەنگ بدات دەبێت ناسنامەی باری شارستانیشی پێبێت بەڵام ئەو هەنگاوانەش نەیتوانی وەکو پێویست ڕێگری لە ساختەکاریەکانی هەردوو حیزبی دەسەڵاتدار بکات. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵ ئیسلامیش ڕای دەگەێنێت پارتی و یەکێتی خۆیان بە تەزویر و ساختەکاری لە هەڵبژاردنەکان گرتووە دەشڵێت بەڵگەی حاشە هەڵنەگرمان لایە کە ئەو 2000 چۆن ڕەگەزنامەی عێراقی و ناسنامەی باری شارستانی بە نایاسایی بۆ لایەنگرانیان دەرکردووە. پارتی و یەکێتی بەڕاستی ئەمە بوویتە پیشە و بووتە خۆیەکیان بەڕاستی بۆ خوان بەردەوام لە تەزویر و خوڕوقات و ئەتوانم بڵێم وێنان نییە لەم زۆرەشتانە دیارە ئەم هەڵبژاردنەش بەدر نەبوو لە خوڕوقات لە تەزویرکردن ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتەوە هەر لە ئەتوانم لە چەند ڕۆژێکی ئێمە هەستمان کردو کە هەوڵ ئەدەم بۆ تەزویر و بۆ گزیکردن و بۆ خوڕوقات و بۆ چاوسۆرکردنەوە لە خەڵک ئێمە کۆمەڵی ڕێککاری یاساییمان گرتوتە بەر لەگە کۆمیسیۆن قسەمان کردو گفتوگۆمان کرد لە ڕێی نوێنەری خۆمان کە ئەم دوولانە بەردەوام دەیانەوێتن خوڕوقات بکەن تەزویر بکەن جا بۆیە ئەوەی ئەو ڕۆبینیمە لە هەرێمی کوردستان بەڵێ خوڕوقاتێکی زۆر کراوە و تەزویری زۆرش کراوە لە ڕێی تەسکەرە و لە ڕێی جنسی عێراقیە کەمە جێگەی داخە خەڵکی وا هەیە دەنگی داوای عێراقی نییە خەڵکی سووریا بە بەڵگەوە ئەمە هەموو چوویتە ناو بەڕاستی مێژووی ڕەشی ئەم دوو حیزبەیە. ساختەکاری و خوڕوقاتەکانی هەردوو حیزبی دەسەڵاتدار لە شاری هەولێر بە جۆرێک بووە تەنانەت کادیرانی ئەو دوولایەنە بەبێ بەڵگەنامە فەرمیەکان و بەڵگەنامەی تەزویر دەنجیان داوە و لەلایەن هێزی چەکدارەوەش هەڕەشەی لێدان لە نوێنەری کۆمەڵ و گۆڕان کراوە ئەگەر ڕێگە نەدەن تەزویر بکەن بۆیە کۆمەڵ و گۆڕان لەسەر ئەو کارانە چەندین سکاڵیان لەلایەن کۆمیسیۆن تۆمار کردووە چاوەڕێ دەکەن کۆمیسیۆن بە زووترین کارڕێکاری یاسایی بگرێتە بەر. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.